ئازیزانی کورسان نیوز سڵاوتان لەبێت ئەم ئێوارەیەش لە بەرنامەیەکی نوێفایل و دیاردەوە لەگەڵتانی. کرێکار لە کاتی کارکردن ڕوبەڕووی مەرگ دەبێتەوە. ئەمە دەبێتە تەوەری ئەم ئێوارەی بەرنامەکەی ئێمە. کاتێکە کرێکارێک بە هەوڵ و ماندووبوونی خۆی کار دەکاوە هەموو ئەو سەرمایی کە هەیەی بەندە بەو توانە جەسەدیەی کە ڕۆژانە ئەو کاری کە دەیکا کاتی ئەم کرێکارە لە کاتی کاردا ڕوبەڕووی ڕووداوێکی نەخوازراو دەبێتەوە یاخود قاچێکی دەستێکی بۆ نمونە دەشکێت یاخود ڕووداوێکی نەخوازراوی بەسەردێ کێ زمانی ئەم کرێکارە دەکا مافی ئەم کرێکارە کێ دەیدا ئایا ئەو کاتێک کە کرێکارێک ڕوبەڕووی مەرگ دەبێتەوە بەداخەوە چەنەها نمونەمان هەیە کە کرێکار لە کاتی کارکردن ڕوبەڕووی مەرگ بۆتەوە یاخود بەداخەوە لە بینایەکی بەرزەوە کەوتوتە خوارەوە و کۆچی دوایی کردووە ئایا هیچ زمانێک بۆ کەسوکار و بۆ ماڵ و منداڵی ئەم کرێکارە لە دوای خۆی دابین کراوە ئەو کرێکارەی کە تووشی پەکەوتن دەبێت و ناتوانێت هیچ کارێک بکە کێ ئەم کرێکارە بەسەر دەکاتەوە و ئایا هیچ خانەنشینیەک مانگانەیەک موچەیەک هەیە کە بەم کرێکارە بدرێ دوای ئەوەی کە خۆی ناتوانێت کارەکانی خۆی بکە هەموو ئەمانە ئەم ئێوارەیە دەبێتە تەوەری بەرنامەی ئێمە و میوانەکان وەڵام دەدەنەوە سەرەتا راپۆرتێک دەبینین دواتر دەگەڕێنەوە وڵاتان فەرموو. زۆر جار ڕۆژانە ئەرکی قورسی کرێکار و مەترسیەکانی سەرژیانیان بە چاوی خۆمان دەبینین تەنانەت خۆمان شاید حاڵی ئەو ڕووداوە خوێناویانین کە لە کاتی کارکردندا بەسەریان دێت هەرچەندە ئامانجی کرێکار پەیداکردنی بژێوی و دابینکردنی ژیانێکی باشترە بەڵام ڕووداوێک کە دەبێت هۆی کەمەندانبوون یان نیشگانە دەستدان ئیدی دۆخێکی پڕ لە نەهامەتی و ناسۆر ڕوو لە خانەوادە و کەسوکاری کرێکارەکە دەکات. یان زەمانگبەر لە ئێستا ڕووداوی محەممەد ڕێبوار کە کارمەندێکی پاکردنەوە بوو بە گوێی هەموو خەڵکی کوردستان دادرا محەممەد لەو کاتەدا کە سەرقاڵی پاکردنەوەی شەقامەکان بوو پێیەکی کەوتە نێو کەپسی خاشاکەوە و بەهۆیەوە تا ئێستا 6 نەشتەرگەری بۆ ئەنجام درراوە ژیان لە ماوەی ئەمیان زەمانگەدا تەنها بریتی بووە لە ئازار و مەینەت بۆی ئەمە جگەلەوەی دای بڕیوە لە تەواوی حەز و خولیا و ئارەزۆکانی ژیانی کاتە من کارمەندی شارەوانی بووم ماڵەوەمان پێویستی بە ئەوە بوو کەسێکمان ئیش پێنجکە بەڕاستی پێویستمان پێی بوو ئەو ئیشەیەم کرد چوومە شارەوانی کارمەند بووم ڕۆژانە ئیشمە کرد لەوانە لەگەڵ ساریز بڵەکە قەدەری خۆ بە ڕۆژێک قاسم کەوتە ناو کەپسی ساریز بڵەکەەوە قاسم تاو عزێتی بوو ینی گەشتەوە حاڵەتی قاسم لە دەستدەم تر ینی ناخۆشی زۆرم بەسەرا هاو تا ئێستا 6 عملیاتم بۆ کراوە تقریبا وایان زەمانگە یان زەماگەم لەسەر جێگایم 6 عملیاتم بۆ کراوە ئیتر تاوەکو ئێستاش هەردە دەرمان و دەرزی بەکارێنم هێشتاش عملیاتێکی تریشم ماوە ئەبێ لەم 1-2 ڕۆژەیە بیکەم لەگەڵەوە خوێندکار بووم ئەو کاتە یاریزانیش بووم تۆپی پێمە کرد ئێستا لەم کاتەیە کەوام لێهاتووە هەم خێل لە خوێندەکەم دابڕاوم هەم ناشتوانم یاری بکەمەوە تەنانەت ینی زۆر بەکەمی ئەتوانم بچمە دەرەوە و تۆزێک پیاسە بکەم ئەو حاڵەتم بەسەرا هاو ینی تاوکو ئێستاش هیچ لایەنێکی حکوومەت هیچ لایەنێکی پەیوەندیدار هەر ناتوە سەلامێکشمان لێ بکات ڕاستی ئەمە جێداخ ینی لە لای خۆی حکوومەت بێ بەهانامانەوە چەند جاریش ینی دەنگی خۆمان گەیاندووە بە لایەنی پەیوەندیدار حکوومەت چەند کەسانێک بەڵام هیچ کەسێ بەدەمانە ناتوە شاڵاو تالیب تازەترین نمونەی قوربانی دانی کرێکارە گەنجێکی تەمام 29 ساڵ لەو کاتەدا سەرقاڵی بنیادنانی ئایندە بوو بۆ خۆی و خانەوادەکەی و دابینکردنی چارەسەری شێرپەنجە بوو بۆ دایکە نەخۆشەکەی کەچی ڕووخانی دیوار بەسەریدا تەواوی ئامانج و خەونەکانی لە گۆڕنا و منداڵە تەمەند و مانگەکەی بێباو کرد و لە بری چارەسەر جەرگی دایکە نەخۆشەکەی سووتاند و خەمێکی قۆڵی خستە دڵی باوک و کەسوکارەکەیەوە کرێکاریە کرد و
پەنای بەردەبەر کرێکاری و کرێکی بوو دوو مناڵی هەبوو ئیتر وەڵا چی بکات لەوە زیاتر دامەزراندن نەبوو مەکتەبی تەواو کردبوو ئیتر برام وەڵا ئیتر ئیرادی خۆی ڕەب العالەمیش ئەو هابوو مەقەدەرەکەی ئەو هابوو ئیتر ئەو های لێبێت و ئیشەکەی کۆنکرێت بوو بەیانیان زوو ئەڕووی بووە کۆنکرێت هەتا ئێوەرە ناهاتەوە ئەرە وەڵا وڵای تقریبان دەمێکێ وڵا نازانم بڵێم لەکەی خەریکم ئیشەیە تقریبان ئەمری هەر لە 18 ساڵەوە بووە ئەرەم ئیشەی کردووە ئەرە وەڵا پێشەوەی ژنیش بێنێ بەخوارم ئیشەیە کرد داوامان لە حکومەتەیە یعنی شتێکی بۆ بڕێتەوە موچێکی بۆ بڕێتەوە و یعنی هینی نەکا ئەوەی نەکا نەیخەنە هینەوە بڵێن حاڵی بەتەرحی بەخوام کوڕێ بە چاویان لێبێت و مەمنونیانین و لەو هینانە کە شتێکی بۆ بکەن و والله ژیانی دەبێت چۆن بێ کرێکاری شادەی هەبوو تەعین نەبوو ئیتر ڕۆی دەستیدا کرێکاریەوە بەخوا خۆم لە خەستخانە هیوا بوو جواب هاتیان کوڕەکەتان دیوار کەوتۆتە بانێ ئیتر هەر یعنی خەریک بوو هەر بەخوا بوو هەر خەریک بورامەوە ئێوەڵای تر هاتین بۆ تەوارەکە سێرەکەن لەوێ ئەمرە خوای کردووە دوو مناڵی هەیە بەخوا موچەی نییە هەروە بە تو بڵێ و کاکە هیچ داهاتێکی نییە بەخوا ئەو نەمەترسی بوو لە سەری ئەو عیشەی کرێچیە ئیتر وەڵا بڵێم چی بەخوا نازانم تر لەوە زیاتر کوڕەکەم گەلێ فەقیر بوو بەخوا کوڕەکەم گەلێ چاک بوو بەخوا قسەم بۆ ناکرێت کوڕەکەم ئەو نەچاک بوو بەخوا ئێمە جانمان بەو بوو لەسەنی خۆیەوە زگی بە من نەستا لە بەخۆی دایەت و دکتۆر چیتە ئەمە هەر دەرزیت بۆ دانێ وتم دایە دیارە دکتۆرە زانێ لە بەخوا کوڕەکەم گەلێ فەقیر بوو کاکە گەلێ داماو بوو بەخوا 2 ساڵ زانکۆی بە مناڵ کۆرپەوە تەواو کرد شیریە کڕی دایە بێ کڕی رە بەخوا ئیتر وەڵا بڵێ بچی بەخوا گەلێ داماو بوو کوڕەکەم گەلێ ئەمنێ حەز لە سیارە بۆ نێ حەز لە خانوو بوو ئیشەڵا ببێ بۆ خۆمەی کڕم ئەگەر ئەم پشتگوێ خستن و گرنگی نەدانا بە سەلامەتی کرێکار لەلایەن خودی خۆی و خاوەنکارەکەیەوە درێژەی هەبێت فرمێسکی چاوەکان هاوشێوەی کانی هەمیشەیەکان دەبن و هەرگیز وشک نابن بەداخەوە شتێکی ناخۆش بووێ لە بەرامبەریشدا ئەگەر حکوومەت و لایەنە ناپەیوەندیدارەکان بە پرۆژە یاسایەک دڵنیایی بژێوی کرێکار نەکەن لە دوای کەمەندانبوون یا خودگیان لە دەستدان ئەوە هەژاری و دۆخێکی نەخوازرا و چاوەڕوانی ئایندەی بەشێکی زۆر لە کرێکار و خێزانەکانیان دەکات. فشار و هەوڵی ڕێکخراوەکانی تایبەت بە کرێکاران لە ئاستی وڵاتانی پێشکەوتووی پیشەسازی توانیوێتی دەستەبەری بەشێک لە مافەکانی کرێکاران بکات. بەڵام لە هەرێمی کوردستان تا ئێستا وەکو پێویست فشار نەکراوە تاوەکو دەسەڵات و خاوەنکار ناچار بکرێت ئاوڕی پێویست لە مافی کرێکاران بداتەوە. بەڵێ ئازیزان دووبارە سڵاوتان لەبێ لەگەڵتان بەردەوامە بین کۆمەڵێک میوان لەگەڵ ئێمە ئێوارەیە ئامادەن ئەوانی شەرێک لە بەڕێزان چالاک ڕەوف سەرۆکی لقی سلێمانی یەکێتی سەندیکاکانی کرێکارانی کوردستان بە سوپاسەوە بەڕێزیان لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە ئامادەن. شێرزاد حەسەن ڕەزا مامۆستای زانکۆ بەڕێزیشیان لە ستۆدیۆ لەگەڵ ئێمە ئامادەیان هەیە هەروەها زۆر بەڕێز نەزمی موسا جێگری بەڕێوەبەری گشتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی بەڕێزیشیان بە سوپاسەوە لە ستۆدیۆمان لە هەولێرەوە لەگەڵمان ئامادەن. زۆر بەخێر بێن. کاک شێرزاد منەمێ سەرەتا بێمە لای بەڕێستان ئەوەی کە بینیمان نمونەیەکی بچووک بوو لە کۆی ئەو ڕووداوانەی کە بەردەوام بەسەر کرێکاردا دێت لە کاتی کاردا و لە ساڵانی پێشتریش بەردەوام ئەم ڕووداوانەی گوێبیست بووین و بینیمانە و تا ئێستاش و لە تازەترین کەیسیشدا بەردەوامی هەیە. کرێکار تاکەی لە کاتی کاردا ڕوبەڕووی مەرگ بێتەوە. بەداخەوە لێرەوە سەری ڕێز و نەوازش بۆ کاکە شاڵاو تالیبی دەرچووی زانکۆ و کرێکار و یەکێک لەو قوربانیانە و سەرجەم ئەو قوربانیانەی کە لە سنفی کرێکار و لە سنفی ئیش و لە بنیادنانی ئەم وڵاتەیە خۆیانەکەنە قوربانی کە حەقە پلەی شەهیدیان پێ بدرێت. پاراستنی کرێکار بە یاساکان لە عێراقەوە کە دەست پێکا لە یاسای 39 ساڵی 1970 دواتر لە یاسای ژمارە 4 ساڵی 2012 لە حکوومەتی هەرێم هەموار کراوەتەوە. ئێمە کێشەمان خاتوونەکەم لەگەڵ وەرەقە و یاسادانیە، کێشەمان لەگەڵ چاودێری یاساکەیە هەیە، کێشەمان لەگەڵ جێبەجێکردنی یاساکانە هەیە. بە شێوەیەکی گشتی
پاراستنی کرێکار و تاک لە کۆمەلگادا دابەشە بێتە سەر دوو تەوەردا تەوەریان جەستەیەتی کە پێی ئەوترێت سەلامی تەندروستی کە سەلامی ئۆرگانەکانی جسمی ئەکا لە چاوی لە پێستی لە هەناسەدانی بەشی دووەمی ژیانێتی کە ئەمە لە هەموو دنیای پێی ئەوترێت زمانی ئیسیماعی یا دڵنیایی کۆمەڵایەتی ئێمە لەم هەرێمەیە بە یاسای ژمارە 4 کە لە هەموار کراوەتەوە لەسەر یاسای ژمارە 39 هەمووش ڕێکارەکانی تێدا جێبەجێ کراوە من وەکو مێژوو پێدەڵێم ئەگەر بگەڕینەوە بۆ دەستور و بۆ جوانی یاساکان لەسەر وەرەقا جوانترین دەستور لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە سەردەمی دیکتاتۆر سەدام حوسێندا جوانترین دەستور لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە عێراقدا بووە بەڵام ئایا جێبەجێکرا ئێمە کێشەمان لە جێبەجێکردنی و لە چاودێریکردنێکی ورد بۆ ئەم یاسایە نییە ئەگەر ببینیت ئەو کرێکار باوەڕیان نە بە سندیکاکانی خۆیان و نە بە حکوومەت و نە بە چاودێرەکان ماوە تەنانەت کرێکارەکان ناوێرن لە سندیکاکانە ناوی خۆیان تۆمار بکەن چونکە خاوەنکار و کۆمپانیەکان دەرێکن خاوەن کۆمپارەکان ناوێرن ناوی کرێکارەکان بە تەواوی بنووسن چکە حکوومەت ڕسوماتی زیاتریان لێوەرەگرێ ئەمە سیلسیلەیەکە پێویستە حکوومەت پێویستە پەرلەمانکە باجەکەی دەدات هەموو کرێکار باجەکەی دەدا هەموو خەڵکێکی هەژار و نەکبەت ئەگەر ببینیت ئێمە لە شتێک هەیە کە ئێستا لە بەئارایە پێوترێ خۆبەخش ئەگەر ببینی لە 2014ەوە ئەم وڵاتە لە هەموو سێکتەرەکانە دەرچوەکانی زانکۆ و پەیمانگاکان بە خۆبەخشدا قەڵەمەدرێن ئەزانی خۆبەخش لە هەر وڵاتێکدا بۆ دیاردەیەکی ناباوی جەنگ یان نالەباری جەنگ یان دیاردەیەکی سروشتی دێتەکایەوە نەک ئەوەی ئێمە لە 2014ەوە تاوەکو ئێستا هەرچی فەرمانبەران هەیە لە سنووری هەموو دەستگا و تەندروستی و دەستگا و وەزارەتەکانی ترا یەک کەسمە لێدا نەمەزراندووە هەمومان ناو خۆبەخش خۆبەخشی بۆ کاتێکی دیاریکراوە مانجێک دوو مانگ یا دیاردەیەکی سروشتی بەسەر وڵاتە بێ یا جەنجێک ڕوو لە وڵاتەکەمان بکە بەڵام ئەبینی لە 2014ەوە کەس لەو لەشکرە گەورەی گەنجمان ناکاتەوە نیوەیان ڕۆهاندەران سەری خۆیان هەڵەگرن ئەوەشیان وەکو کاکە شاڵاو ئەبینی دەرچووی زانکۆیە مناڵی هەیە ئێمە لە زانکۆ کاکە شاڵاو کرێکاریە کرد داهاتە زانکۆ مناڵەکەشی بەشیر بەخێوە کرد ئایا ئەمە چێ باجەکەیدا بۆیە پێویستە ئەو ڕاوێژکارانی کە لە وەزارەتەکانن ئەو پەرلەمانتارانی کە هەن ئاوڕی جددی لە جێبەجێکردنی ئەو یاسایانە بدەنەوە دەستخۆشگەڕم وڵات دواتر کاک چالاک بۆچی کرێکار هیچ متمانەیەکی بە سندیکاکانی نەماوە کاک شێرزاد باسیلەوە کردکە ئەوان ناوی خۆیان تۆمار ناکەن لە ترسی ئەوەی نەک خاوەنکارەکان یا کۆمپانیەکان دەریان بکەن و ئەو بێ متمانەیە لە چیە لەوەیە کە سندیکاکان کاریان بۆ مافی کرێکاران نەکردووە بەڵێ سڵاو لە جەنابتان و لە بینەرانی ئازیزی کورسات و سەری ڕێز بۆ ئەو کرێکارەوە بۆ تەواوی کرێکارانی جانە دەستداوی ڕووداوی کاردا نوێنم هیوای زوو چاک بوونەوە بۆ ئەو کرێکارە خوێنکارە ئەخوازم کە بریندار بۆ بەڕاستی جێداخە منی زۆر بێتاقەت کرد ئەو حەدەسە کە بەداخەوە ئەوە یەکێکە لەو نمونانەی کە جەنابتەڵی بۆچی ینی پرسیارەکەی جەنابەت لێرەوە دەست پێەکەم کە ئەو کرێکارانەی لای ئێمە ناوی خۆیان تۆمار ناکەن و متمانیان بە ئێمە نییە هۆکارەکەی گەڕێنینەوە بوو ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتێکی تایبەتمەندی هەیە بەم بوارە یعنی یەکێ لە پایە ئاساسیەکانی حکوومەت وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتیەکە مەفروزە ڕێخستنەوەی ئەم کارانە بکەوە دوو یاسایی جوانیشی لەبەردەستایە کە جەناوی کە دکتۆر باسی کرد هەرچەند یاساکە یاسای ڕژێمی فاشی دیکتاتۆری بەغایە کە ئێمە هەمومان ومێدی ڕوخاندنیە و دەوڵەتەمان کرد بەڵام یاسایەک کە لە ساڵی 1970 دەرچووە یاسای کارە سەبارەت بەم باسانی کە جەنابەت باسیەکی و ئەو کرێکارانەوە کاک دکتۆر باسیەکە هەموو ڕێکارە قانونیەکانی تا ڕێخستووە بەڵام ئەم وەزارەتە ناتوانێت وەکو خۆی وەکو پێویستیەکان وەکو مەرج بیسەپێنێ بەسەر کرێکار بەسەر خاوەنکار بەسەر هاوڵاتی بەسەر ئێمە ئەمە وای کردووە کرێکار متمانەی بە ئێمە نەماوە لەم ڕوانگەیەوە متمانی نەماوە کە پێش ئێمە دەسەڵاتێکی لەم هەرێمەکەنای حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی بۆ جەنابتم باس کرد ئەمانە خۆیان ئەسڵا متمانیان لە دەستدا و لای هاوڵاتی هۆکاری زۆر و جۆرا و جۆری هەیە یەکێ لەو هۆکارانەوەیە کە ئەم یاسایە باسی تەواوی پێداویستەکانی سەلامەتی بۆ کرێکارانەکە لە شوێنکارەکانە مادەی 108 تا مادەی 113 لە یاسای ژمارە هەفتاوێکی ساڵی 1970 بە تەفاسیل و ورد باسەکە کە ئەڵێ بێ خاوەنکار پێداویستی سەلامەتی بۆ کرێکاران دابینکە
و ئەبێ کرێکاران وشیار کاتەوە لە بەکارهێنانی ئەم پێداویستیانە کاتێک ئەم یاسایە خۆی جێبەجێ ناکرێ حتمما ڕووداوی کارڕوەدا خاڵێک کە لەوە گرنگتر ئەوەیە کە جێی داخونیگەرانیە تاکو ئێستا لە هەرێمی کوردستان و ئەو خانەوادە بەڕێزی کە کوڕەکەیان جانی لە دەستداوەیە چکە لەو قوربانیانەی کە لە هەرێمی کوردستانە لە ماوەی 30 ساڵ حکومڕانی لە هەرێمی کوردستانە نەیانتوانیوە چینێکی گەورە و گرانی ئەم هەرێمی کوردستانە کە کرێکارانی بیناسازین یعنی کرێکارانی بیناسازی چینێکن لەو بەشەی کە بنەمای ژێرخان و سەرخان و ئابووری و جوانکاری و دنیان تا ئێستا لە هیچێکە لەم یاسایانیان جگایان نەبووە لە ئەمریکا کوردستان بێ خاوەنن نە حکومت خاوەنیانە نە سەندیکا خاوەنیانە نە هیچ مؤسسەیەک نە دەستگایەک نە شوێنێک یعنی پێت وایە وەزارەتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی دەبێت ڕقیب بێ بەسەر ئەوەی کە ئەم یاسای خۆی جێبەجێ بکرێت بەڵێ کارەکەی ئەوەیە یعنی ئەم وەزارەتە کاری ئەمێ باشڕاتەکەڕێ وڵات ئەچمەلای کاکنەزمی سلااوت لێبێ ڕاستە خۆ لەو پرسیارەوە دەست پێەکەم کاکچالاک ئاماژەی بۆ کرد کە هەموو ئەو یاسایانی کە تایبەتن بە مافی کرێکاران لە هەرێمی کوردستان بوونیان هەیە و کۆمەڵێک مادەی زۆر جوانی شیتیا و دەستەبەری کرێکار دەکات بەڵام ئەو وەزارەتانی ئێوە کە تایبەتن بە ئێوە وەکو پێویست هەڵ نەساون بە جێبەجێکردنی کارەکان و جێبەجێکردنی ئەو یاسایە بەسەر کرێکاراندا بۆچی؟ زۆر سپاس بەخێرەتنی میوانە بەڵێ بەخێراتنی میوانەکانەکەم ئێمەش لەگەل ئەوان بەڕاستی زۆر بەداخیم بوو ئەوەی کە کرێکاران ڕۆژانە تووشی کارەساتە بن تووشی ڕووداو ئەبن و لەلایەن خاوەنکارەکان پێشێلکاری مافەکانیان ئەکرێتن هەلبەتە وەکو هەردوو بە ڕێزباسییان کرد لە بابەتی یاسا هەیە فعلەن و ڕێنمایش هەیە و چاودێریکردنی یاسایەکەش هەیە بەڵام تا چەند کارایە یان تا چەند بە پێیخواستی ئێمە و ئەوانە ئەمە بەڕاستی کێشەیەکە ئێمەش وەکو وەزارەتی کاروباری کومەڵایەتی و برادەرەی سندیکای کرێکاران زۆر باش لە ئێمە لەوانەیە باشتر بزانێت کە معاناتی ئێمە چیە لە چاودێریکردنی جێبەجێکردنی یاسایەکە بەخۆی هەر یاسایە کە دەرەچێ بەڕاستی مانای ئەوەی نییە کە دەبێتن لایەنێکی معەن چاودێری بکرێتن لەبەر ئەوەی یاستا کە دەرەچێتن لە وەقایعی کوردستان بڵاوەکرێتەوە و یاسا کە دەرەچێتن لە یاساکە نووسرایە کە پاش دەرچوون پاش ئەوەی کە مانگێک بەسەر چوو لە بڵاوکردنەوەی لە واقعی کوردستان ئەم یاسا دەکەوێتە بواری جێبەجێکردن واتە هەموو ئەو کەسانەی کە ئەم یاسایە دەیانگرێتەوە خۆیان دەبێ بچنە ناو چوارچێوە و جێبەجێکردنی یاساکە و نەک پێویست بە چاودێریکردنی یاساکە بڕێزان چاودێریکردنی یاسا بەڕاستی بە لێژنەیەک و بە دوو لێژنە و بەدە لێژنە ناکرێ وەکو ئەو برادەرەی سندیکا کە باسیەکە یاخودە و مامۆستای زانکۆ باسەکاتن ئێمە لە سولەیمانی بە هەمان بێ 15 لێژنەی پشکنین 15 لێژنەی پشکنین بۆ ئەوەی بتوانیتن چاودێری جێبەجێکردنی یاسایەک بکاتن کە بەلای کەمیەوە ئێستا ئێمە لەوانەیە لە سولەیمانی ئەگەر ئەحسایەکە بێ 100,000 پرۆژەمان هەبی کە کرێکارێک و زیاتری تێدایە لە ستونوری پارێزگای سولەیمانی کەواتە چاودێریکردنی یاسایەک بۆ 100,000 پرۆژە بەڕاستی لەوانەیە بە 10 ساڵیش نورە هەندێک پرۆژە نەیەت کە چاودێری بکرێت بەڵام پێویستە لایەنەکان هەموو حکوومەت هەموو ئەو لایەنانەی کە پەیوەنددارن بە پرۆستەکە هاوکاری ئێمە بنوەکو وەزارەتی کاروباری کومەڵاتی هەرچەندە لە 2019 بەواژووی جەنابی سەرۆکی حکوومەت گشتاندنێک کراوە بوو هەموو وەزارەتەکان و هەموو ئەو دام و دەستگانەی کە نەبەستراویشن بە وەزارەتەکانەوە کە معاملەی هیچ خاوەنکارێک ناکرێتن ڕای بکرێتن تاوەکو پشگیری دەستەبەری کومەڵایەتی لەگەل نەبێتن بمعنە ئەگەر هەموو وەزارەتەکان و هەموو لایەنە پەیوەنددارەکانی کە پرۆسەی بازاری کار و کرێکار و خاوەنکار و پرۆژە دەیانگرێتەوە هاوکار و هەماهنگ بن لەگەل ئێمە دەتوانرێتن بەڕاستی وەزعەکان زۆر بەرەو باشتر بڕون باشە ئەم هاوکاریە چۆن دەبێت ئەوەندەی ئەگەر گوێبیستی میوانەکانم بووبی ئاماژیان بۆ کرد کە زۆر جار خاوەنی کۆمپانیەکان بەڕاستی ناوی کرێکارەکان نادەنە ئێوە یعنی ئەمە لێرەدا بۆ خۆی جارێکتر مافی کرێکارەکە ئەخواتەوە ئێوە لەم کاتەدا ئەمن ئەگەر مەجاالم بدەیە
ئەگەر زانکۆ وەکو ئەو سێکتەرە هەرە بەناوبانگە و لەو پەڕی پرۆفێشینال و لەو خەلکە زۆر بەتوانە و بە فیکر و بەهێزەی تێدابێتن ئەگەر زانیاری لەسەر ئەو مامۆستایانەی کەوا بەگرێ بەست لەوێ ئیشەکان ئەو کەسانەی کەوا ئیشی خزمەت گوزاری ئەکەن و لەوێ بەگرێ بەست ئیشەکەن ئەگەر ئەوان زانیاری نەدەنە ئێمە پێمان ئەکرێ وەکو لێژنەی تەفتیشە خود وەکو لێژنەی پشکنین کە 10 کەس یا 15 کەس لە سولەیمانی بتوانێتن هەموو مستەشفایات هەموو زانکۆکان هەموو قوتابخانە ئەهلیەکان هەموو ئەو شوێنانەی کە کرێکارێکی تێدا ئیش دەکاتن بە دوواداچوون بۆ جێبەجێکردنی بکە نەخێر بەس بە تاکید ناکرێتن بە لێجان تو بتوانی چاودێری جێبەجێکردنی پرۆسەی بازاری کا بکەیت بەڵکو پێویستە هەموو ئەو لایەنانەی کە بەشێکن لە حکوومەت و کە دام و دەستگاکانی حکوومەتن هاوکار بن بۆ ئەوەی ئێمە بتوانینە چاودێری بکەینە لەبەر ئەوەی ئەگەر زانکۆکان هاوکار بن ئەگەر نەخۆشخانەکان هاوکار بن ئەگەر وەزارەتی پیشەسازی و وەزا هاوکار بێت ئەگەر وەزارەتی سامانە سروشتەکان هاوکار بێت ئەگەر وەزارەتی ناوخۆ هاوکارمان بێت ئێمەش بەڕاستی دەتوانینە بەو پەڕی بەهێزیەوە بتوانینە کە چاودێری تەواوی پرۆسەکە بکەین بەڵام هاوکاربوون کاک نەزمی ها بین بە 12 پشکێنەر بەێ تا ئێستا هاوکار بوون ئێستا دووبارە لەسەران پرۆسەیە بڕیارێکی تر دەرچووە کە بڕیاری 1970 ئەم بڕیاری 1970 دووبارە تاکید لە هەموو لایەنەکان ئەکاتەوە کە دەبێت پابند بن بە هەماهەنگیکردن لەگەڵ وەزارەتی کاروباری کومەلایەتی لە پرۆسەی دەستەبەرکردنی کرێکاران و لە پرۆسەی چاودێریکردنی بازاری کار کە پێویستە لە هەر پرۆژەیەکدا 75% کرێکاری خۆمالی بێت و 25% زیاتر نەبێت کە کرێکاری بیانی بێت بەڵێ دەست خۆش دواتر گەڕ مۆلات کاک شەرزاد ئەوەی کە ئێمە بەڕاستی باسی لێوە دەکەین مەبەستمان لە ئەو مافەیەکە کرێکارێک هەیەی ئەجا گرفتەکە لە هەر شوێنێکە بەڕاستی دەبێت چارەسەر بکرێت ئەگەر تا ئێسەش نەکرابێت ینی کاک نەزمی ئاماژەی بۆ کرد پێ دەچێت بۆ نمونە لە سلێمانی لە 100,000 پرۆژەیە ینی چاودێری کەم لیژنەی پشکنین تەبێت ڕەنگە هەر نەگاتە ئەوەی کە چاودێری پرۆژێ بکە ئەی باش ینی لەم بینەدا تەنها کرێکارێکی جاماوەکە دەبێ باجەکەی ڕێز و خۆشەویستیم بۆ کاک نەزمی هەیە ئێمە بە حکمی پلە پۆستەکەی ڕەخنەکانی ئاراستاکەین من هیچ لەگەڵ ئەو قسانە نیم کە ئەڵێت چاودێری 100,000 پرۆژە ناکرێ ژوورێکی سێ بە چوار ئەگەر دروست کرێت تۆ تەندەرێک هەبێ بیێ بە هەر کۆمپانیایەک بڵێ ئەم ژوورە سێ بە چوارم بۆ دروستکە کە لە هەر ماڵێک کاکرێ دروستکردوێ بەلایانی کەمەوە 10 کەسی ئەوێ دەسی کاری ئەوێ لە کارەبا لە بیناسازی لە ئاوەڕۆ تا تایە دروستکە ئەم کۆمپانیایە دواتر لی ناپرسنەوە کوا ناوی ئەو کرێکارانی کە ئەم ژوورەی دروست کرد یعنی ئەمە شتێکی زۆر ڕۆتینە کاک نەزمی ئەڵێ هەماهەنگی و هاوکاری کاکە هاوکە هەماهەنگی و هاوکاری ئیشێکی اختیاریە یعنی من و تۆ اختیارە بە یەکەوە ئیشکەنیاننا بەڵام دەرکردنی یاسا و جێبەجێکردنی ئیشێکی ئیجباریە پێویستە حکومت بە ئیجباری ئەمە جێبەجێ بکە نەگو ئەمە هەماهەنگی من ئەگەر پارەم لێ بسەنیت بۆچی هەماهەنگی تۆ بکەم ئەبێ ئیجباریەن ئەم کارە بە چۆن چاودێریەکرێ تۆڵی 100,000 پرۆژەم هەیە ئەم 100,000 پرۆژەیە چەند کرێکارتیایە بێ ئیشکات گەیاندنی ئاو بۆ هەر گەڕەچێک دروستکردنی بینایەک لە هەر گەڕەچێکە یعنی جەنابەت هیچ لە بیناسازی مەزانە بڕۆ سەری کە بیناکە دروستکرا ناڵێ ئەمە دەستی چەند کرێکاری تیا بووە خۆ بینایانی لە شاراسنە ئاسمانە ئێوە دەستی کرێکارەکان و بیناساز و ئەندازیار و پیشەوەرەکانەی با بە ئاسمانە ئەو نەخۆشخانانی لای ئێمە پاکە کرێتەوە خۆ دەستی کرێکارە پاشێکۆ زمانیان زمانی کۆمەڵ ئەنجە ئەم کارە چۆنەکرێت ئەبێت و هەر کۆمپانیایەک لەگەڵ یا کە دێت تەندەر و سولفەی بۆ ئۆکەیت و پارەی پێ بدەیت یا پرۆژەکەی بۆ جێبەجێ بکەی لە شارەوانی بۆی جێبەجێەکەی لە وەزارەتی کار بۆی جێبەجێەکەی لە وەزارەتی پیشەسازی پێویستە لی بپرسی کوانێ دەرخستەی عەدەدی کرێکارەکان و ناوی سیانیان ئەمە مطابقە بکە لەگەڵ ئەو ناوانی کە لە کاروباری دەستەبەری کۆمەڵایەتیەیە ئێوە ئۆتۆماتیشیان خەڵک ناتوانێت لەو بشارێتەوە من لەگەڵ ڕێزما خۆ 100,000 پرۆژە ناکرێ بە لیزان چییە 5 مانگ جارێ 4 مانگ جارێ سەر لە پرۆژەیەک بدات پرۆژەکەش لەوانەیە ئەو کاتێ ئەڕات تەلەفۆنێک بکرێ یا ئاگادار بکرێتەوە یان کرێکارەکە ئەسڵ هەر نەوێرێ بە لیژنەکە بڵێ من چەوسێن ڕاومەتەوە لەبەرەوە ئەمە ئیشێک نییە
تەنها بەوە چارەسەر بکرێ بڵێن ئێمە یاسامان دەرکردووە پێویستە کۆمپانیاکان بێن هەماهەنگی ئێمە بکەن نەخێر قەت هەماهنگن نابێ 100 ساڵی کە کرێکارە چەوسێتەوە لە وڵاتەیە 100 ساڵی کە زمانی تەندروستی نادرێ 100 ساڵی کە کرێکارەکەوێتە ژێر خۆڵ و پەردووی خاکەکەوە ئەوە ناکرێ پێویستە بزانین پرۆژەکانمان چەند کرێکارتیای ئیشەکان بەدەر لەو لیژنانی پشکنین کە باسکرا وەکو سندیکا کرێکاران چاودێرەکان ئەگە زەحمان نەبێت بەڵێ ئەگەڕێ مۆلات ئەگەڕێ مۆلات بەڵێ بەڵێ ئەگەڕێ مۆلات دواتر بەڵێ دواتر ئەگەڕێ مۆلات هەر وەڵامێکە تێ دەتوانێت بەس دەمەوێت شتێک ڕاستکەمەوە شتێک بەڵێ بەس دەمەوێت شتێک ڕاستکەمەوە ئەگەر ئیجازەم بدەیت بەس دەمەوێت شتێک ڕاستکەمەوە بەڵێ مامۆستا ئەمن کە باسی هەماهەنگیم کرد منم گوت اختیاریە ئەگەر مامۆستا شارەزای لە یاساکە هەبێتن زۆر بە وازحی باسەکاتن یاسا ئەرێ هەر خاوەنکارێک کرێکارێک داب مەزرێنیتن بەبێ دایرەی عمل و زەمان پێویستە لە ماوەی دە ڕۆژدا ئاگاداری دایرەکە بکاتن کە ئەو کرێکاری دامەزراندووە ئەوە بە نسبەت خاوەنکار ئەمە یەک دوو هەر ئەم یاسایە ئەرێت هەر دام و دەستگایەکی حکوومەت هەر پرۆژەیەک مۆلەت پێدەداتن بۆ خاوەنکارێک پێویستە لە ماوەی 3 ڕۆژدا ئاگاداری بە ڕێوەبەراتی دەستەبەر عمل و زەمان بکاتن بۆ ئەوەی ئیجراعاتی یاخود بۆ ئەوەی دەستەبەری کومەلاتی بۆ کرێکارانەکانی بکات من کە باسی هەماهەنگیەکەم قانون فەرزی کردیە نەک بە اختیاریە بەڵام لایەنەکان پێویستە وەزارەتەکان و دام و دەستگاکانی حکوومەت پێویستە پابەندی ئەم هەماهەنگیە بن لەبەر ئەوەی بە یاسا هاتیە کە پێویستە هەموو دام و دەستگاکانی حکوومەت هەماهەنگی بکەن لەگەڵ دەستەبەری کومەلاتیە هەر پرۆژەیەکی کە مولەتی پێدەدرێ بوو کارکردن هەر تەندەرێک کە دەدرێتە هەر کۆمپانیایەک پێویستە لە ماوەی 3 ڕۆژدا ئەمە ئاگاداری ئەمە ئیجباریە بەڵێ دەست خۆش دواتر ئەگەڕە وڵات کاک نەزی میوانەکە ئێرەشمان نەخۆی بەڵێ کاک چالاک پرسیاری ئەوەم کرد ناڵین حەقە بخڕی ئینشاڵڵا چاودێری ئێوە چێ ینی گریمان لیژنەکان بەپێی پێویستنی گریمان لیژنەکان کە من بەسەر ئەو هەموو پرۆژەی کە هەیە بەڵام خۆ کرێکاران کۆمەڵێک سندیکایان هەیە ینی ئەم سندیکانە چیان بۆ کردوانی ئێوە چاودێریتان کردووە چوونەتە سەر پرۆژەیەک مەسەلەن بزانن ئەم پرۆژەیە چەند کرێکارتیایدا ئیش دەکا مافەکانی چۆن پارێزراوە ئەو شتانی کە پێویستە تا چەند بۆی کراوە ئەمانەتان کردووە بەڵێ ئێمە لەگەڵ بەڕێبەرایەتی دەستەبەری کۆمەڵایەتی لە سلێمانی 3 لیژنی هاوبەشمانەیە ئەم لیژنە هاوبەشامە ئەوانن کە کاک نزمی باسی کرد ئێمە نوێنەری ڕاستەقینی ئێمە لەو لیژنەیە هەیە کە بە بێ واژۆی نوێنەرەکانی ئێمە مەحزەری ئەوان راپۆرتی کۆتایی چاودێرەکانی ئەوان لای یاسا باتڵە ئەگەر نوێنەرەکانی ئێمە واژۆی نەکە بۆیە بەیانی لە سەحاشتی بەیانی ئێستا لیژنەکان درێژیان پێداون کە شەوانیش ئەگەڕن لەسەر شوێنکارەکانە بە بەردەوامی ئێمە چاودی شوێنکارەکانەکەین ئەم 3 لیژنەیەمان بە بەردەوامی هاوبەشە لەگەڵ بەڕێبەراتی دەستەبەری کۆمەڵایەتی وە 7 سەرۆک سەندیکامان بە بەردەوامی مەیدانی لە ناو شوێنکارەکانە ئەگەڕێ بە شوێن کێشە و گرفتەکانی کرێکارانە وە یەکێ لەو لیژنانەمان کە زۆ گرنگە لە تاوی هەرمی کوردستانیە لە سلەیمانی نەبێ ئێمە لیژنەیەکمانەیە کە خۆشبەختانە جەنابی قایمقامی سلەیمانی داواکارێکێمی پەسەند کرد ماوەی 4 ساڵە لیژنەیەکی هاوبەشمانەیە بۆ بە دوواداچوونی سێفتی و سەلامی لە شوێنکارە بۆ کرێکاران کە ئەمە لە تاوی هەرمی کوردستانە بەس لە سلەیمانی هەیە ئەمە ئەو کارانن ئێمە کردومان ئەنجا سەبارەت بەوەی ئێمە چیمان کردو بۆ کرێکاران بە دڵنیایەوە من ئێمە سەر ئەم خاڵە بەڵام پێش ئەو ئەمێ ڕوونکردنەوەیەک لەسەر بابەتەکان بەم بۆی ئێمە بتوانین خزمەت بە خەڵک بکەین خزمەت بۆ بینەرانە بکەین کە ئێستا گوێی لێ ئێمە بە کرێکاران ئێمە گرفتی ئەساسی لەم هەرێمە ئەوەیە تاکو ئێستا ئەو کرێکاری کە ئێستا پیشانتاندا راپۆرتان لەسەر کردو بە داخەوە جایی لەدەستداوە ئەوەی چەکە لەو مرۆڤانی لەم هەرێمی کوردستانەیە یاسا شمولی ناکە یعنی یاسا نایگرێتەوە یعنی ناتوانێت لە هیچ شوێنێک لە مؤسسەکانی حکومەتە خۆی ناونووس و تۆمار بکە ینی دەستەبەر بیگرێتەوە ئەمە خاڵێکە کە زۆ گرنگە خاڵی چتریان لەوەی کە ئەگەر ئێمە بمانێت لەم بەرنامەیە خزمەت بە خەڵک بکەین ئەوەیە کە ئایا یاسا دیاری کردووە سێفتی و سەلامی یاسای گرێبەستی کاری دیاری کردووە یاسا هەموو ئەو شتانی دیاری کردووە بۆ جێبەجێ ناکرێ ینی بۆ وەکو پێویست لە شوێنکارەکانە جێبەجێ ناکرێ بەمە ئەبێ باسی ئەم گرفتانە بکەین خاڵێک کە زۆ گرنگە کە جەناوی کاک دکتۆر باسی کرد و کاک نزمیش ئەڵێ بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ئاوەدانکردنەوە ئەتوانێت چونکە جەنابتان نەزانن کە وەبەرهێنان و هێزی کار دوو جومگەی هاوبەشی
بەیەکەوە بەسراون هەتا دنیا هەیە گەروە بەرهێنان دەبێ و سەرمایە گوزاری دەبێ ئەگەر دەستی کار نەبێت چۆن ئەتوانی تۆ بینایەکی زەبەلەح دروستکی چۆن ئەتوانی کارگێک بەڕێوەبەی کە ئەمە ئەتوانن لە ڕێی وەبەرهێنانەوە کاتێ وەبەرهێنێکی بەڕێز سەرمایەدارێکی بەڕێز لەم هەرێمی کوردستانەیە داوای پرۆژەیەکی وەبەرهێنان لە حکوومەت هەرێمی کوردستانەکە کاگنزمی باسیەکە کە ئەڵێ بێ بچێت لە دایری زەمان ناوی کرێکارەکانی باتێ بەڵێ ئەمە ئەکا بەڵام لە دوای ئەمە چی ئەەکەن لە دوای ئەمە چی هەیە چاودێری بکات لە دوای ئەمە چی هەیە بژاردی کرێکارەکان بکات لە دوای ئەمە چی هەیە کە بەداخەوە زۆر بەداخەوە هەموو ئەوانی جەنابەت دادناوە لە سەر مێزەکە ئەگەر کرێکارێک من ناتوانم دەسەڵاتی هیچ کەس دەسەڵاتی ئیرادەی ڕەب العالەمینی نییە بەڵام ئەگەر کرێکارێ بە مانتیقی و بە مەزبوطی ئەمە جێبەجێکە دڵنیاتەکەم ڕێژی کەمەندامبوونەکەی ئەچێتە ڕێژێکی پێویستی وا کە چارەسەری هەبێ یا نابێتە هۆکاری مردنی سێریکە من دوو خاڵی زۆر گرنگ پیشانەیەم کە ئەمە وەزارەتێکی خۆیان کردویانە ئەم لاحەیە کە جەنابتانی بیننە بێت لە هەموو شوێنکارێک ئەمە هەبێ ئەمە بە هاوبەشی کراوە لەگەڵ وەزارەتی کارەکە ئێمە کاری هاوبەشی ژەکەین لەگەڵ وەزارەتەکە یا بەڕاستی ئەمە ئەو وشیاریانەیە کە لە شوێنکارە ئەبێ خاوەنکار بۆ کرێکاری دابین کە ئەمەی تریان بە هەمان شێوە کە جەنابەت لێرە داوناوە ئەمە و بڵاوکراوانەیە کە وەزارەتی کار ئێمە کاری هاوبەشتریشمان کردووە لەگەڵ تەندروستی سلەیمانی لەگەڵ لیژنەکانی قایم قامێت کە هەموو ئەمانەمان لە شوێنکارەکانە کردووە بە مەرج بەسەر خاوەنکارەکانەوە و ئەبێ کرێکاری ژوشیار کرێتەوە ئایا بۆ ئەمە ناکرێ یعنی سێری کە تۆیی کرێکارێک دەستەبەرەکەی کاگنزمی باسی گرفتەکە لە مۆڵەت بەخوا بەس ئەمە تاواکەم بۆی بەرنامەکە دەوڵەمانەکە ئێمە هەر باسی ئەمانە بانەکەین کاگنزمی بەڕێز وەزارەتەکەی جەنابیان و وەزارەتی کار ئەڵێ تۆ وەرە کۆمپانیاکان پرۆژەکان بۆ بەرهێنەکان کرێکارەکان دەستەبەر باشە ئەوە دەستەبەری کرد ئەی مافەکانی چۆنە دەیتەوە باشە دەستەبەرکردنی کرێکاران تەنیا ئەوەیە لە ساحەفەی موچەکەی بدا بە حکومەت باشە 900 ملیار دیناری پارەی دەستەبەر لەم هەرێمی کوردستانەیە لە ڕقم حسابیەکە لە وەزارەتی دارایی نەوەزیری دارایی نەوەزیری کاری بەڕێز هیچ کەسێک لەم هەرێمەیە غەیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بووی نییە دەستکاری ئەم پارێ بکە ئەم پارەیە ئەبێ ئەو تەعاملی پێ بکە کە لە کاتێکە من دڵنیایی ئەدەم بە جەنابەت و بەرپرسیاریشم مەگەر یەک زەلامەڵی ئەو پارێ ماوە من 2 ساڵە لەسەر تەلەڤیزیۆن ئەڵێم با حکومەت بێتە جواب بڵێ ئەو پارێ ماوە ئەگەر ماوە بۆ پرۆژی پێ ناکە ئەگەر کرێکار دەستەبەرەکەی نابێت تەمینی تەندروستی بۆ بکەی لەسا حەفەی موچەکەی لێوەرەگری چەند خاڵێک بەسەری حیباسەکەم یەکێک لەوانە بۆ خانەنشینی یەکێک لەوانە بۆ تەندروستی سەلامەتیە یەکێک لەوانە بۆ خزمەت گوزاریەکانی بەرکەوتەیە کە لە ماڵەوە بێ موچەی بێتی یەکێک لەوانە بۆ موچەی عمومی کرێکاری ژنە کە من 2 ساڵ بەر لە ئێستا یەکێک لە کارمەندەکان و کرێکارەکانی لای خۆم ئیجازەی عمومی هەبوو تەقدیممان کرد لە بەڕێوەبەراتی دەستەبەری کۆمەڵاتی بەپێی ئەم یاسایی کە هەیە کەچی وتیان وڵا ئەمە لە 2012 کە ئەم یاسایە هەموار کراوەتەوە ڕێنمایی پێ دەرنەچووە باشە لە کوێی دنیای منتیقی لە کوێی دنیای ئەم منتیقە قبوڵە تۆ لە 2012ەوە چەند بڕگەیەک لە ناوی یاسای کارە هەموار بکەیتەوە ڕێنمایی پێدەر نەکەی بۆی ئەوکەی لە هیچ شوێنێکی کارکەواتە دەستخۆش کەواتە کاکرێ نەزمی بە هیوا گوێبیستی قسەکانی کاک چالاک بوو بیکەواتە ئەو دەستەبەری کە بۆ کرێکار دەکرێت ئەوەی کە کاک چالاک باسی دەکا هیچی جێبەجێ ناکرێ کەواتە ئەم دەستەبەرە بۆ چییە کاتێک کە کرێکارێک لە کاتی کاردا ڕوبەڕووی مەرێک دەبێتەوە یاخود تووشی پەکەوتن دەبێ هیچ کەسێک ناچێت بەلایدا کەواتە ئەم دەستەبەرە بۆ چییە ئەمە وەڵامیەوە زۆر گرنگە بیزانم بەڕاستی بارێ ڕێز و احتیرامم بوو کاک چالاکە هەموو ئەو شتانەی کە کاک چالاک باز دەکا بابەتی خانەنشینی هەر کەسێکی هەر کرێکارێکی تومارکراوە لە دەستەبەری کۆمەڵاتی خوا نەخواستە تووشی مردن بێت تووشی پێکانی کار بێت بە پێی ئەو ڕێژەیەی کە لە ئاساکە هاتووە لە 135 بوو سەرەوە تەقاعدی جزئیە ئەگەر بووە 100 تەقاعدی بەردەوامە ئەگەر خوا نەخواستە کوچی دوایی کرد تەقاعدیەک خانەنشینیەکە بوو وەرەسەکانی ئەمە بابەتی خاننشینە ئەگەر بە پێی تەمەنی گەیشتە 6 ساڵ و ئافرەتەکە تەمەنی گەشتە 55 ساڵ و خزمەتی 20 ساڵ و 25 ساڵی هەبێ ئەوە خانەشی نەکرێتن ئەگەر بەبێرە چاوکردنی تەمەەن ئەگەر هەردووچیان تەمەنیان گەشتە 30 ساڵ ینی خزمەتیان گەشتە 30 ساڵ و تەمەنیان هەرچەندێک بێتن ئەوە دەتوانن تەقاعدی وەربگرن
ئەمە بابەتی تەقاعودێکە بابەتی ئیساباتی عمل هەر کرێکارێکی تومارکراو لە دەستەبەری کومەڵاتی لە کاتی کارکردندا و لە کاتی چوونەوە لە سەرکار و لە کاتی هاتن بوو سەرکار ئەگەر تووشی حادیسە بێت و تووشی پێکانی کار بێت خوا نەخواستە دەستەشی لە کار بکەوێ یاخود تووشی هەر حادیسەیەکی تر ئەبێتنە بە پێی راپۆرتی پزیشکی ڕێژەکەی بوودا ئەندرێتن ئەگەر لە 135 بەرەو سەر بێتن ئەوە پێی دەرێن خانەنشینی کاتی ئەگەر بووە 100 دەبێتە خانەنشینی بەردەوام ئەگەر لە 35 بەرەو خوارتر ئەبێتە دەبێتە مکافەیەک دەدرێتە کرێکارەکە ئەمە بە نسبەت ئیسابە و بخۆوەران و خاناوەدەکەنشان ئەوانەی کە نەخۆشی بابەتی نەخۆشی و ئەوانەیە کە تووشی ناخۆشیە بن ئەو کرێکارانەی کە تومار کراون و بەردەوام من لە تومارکردن و تووشی نەخۆشی پیشەیی ئەبن بەپێی ئەو تقریرانەی کە پێویستە نەخۆشەکە یاخود کرێکارەکە سەردانی بەڕێوەبەراتی دەستەبەری کۆمەڵاتی بکات راپۆرتەکانی خۆی تەقدیم بکات و ئەم راپۆرتانە دەدرێنە مەجلسی ئیدارە و مەجلسی ئیدارە لە سەریتی من ئەمە 12 ساڵە لە عمل و زمانی شەکەم 13 ساڵە عمل و زمانی شەکەمە تا ئێستاش یەک راپۆرتی نە سندیکا و نە بەرزکرابێتەوە لە یەک لە بەڕێوەبەراتەکانی دەستەبەری کۆمەڵایەتی لەسەر ئەوەی کە ئەم کرێکارە تووشی نەخۆشی پیشەیی بووە پێویستی بە چارەسەرە پێویستی بە عملیاتە پێویستی بە چارەسەری دیکەیە پێویستی بەرچێ بەڕاستیش ئەگەر حاڵاتێک لەم حاڵاتانە هاتیە بۆ مەجلسی ئیدارە یا خود بۆ ئەنجومەنی کارگێری سندوقی دەستەبەری کۆمەڵایەتی ئەمە ئەو کاتە بەڕاستی حەقی گلەییە کە ڕەفزکرابێتم گلەیی بکرێت لە کۆی ئەو قسانە کەواتاگەینە ئەو ڕایکە ئەگەر کرێکارێک تۆمار نەکرابێ یان خاوەن کارەکە تۆماری نەکردبێت لە دەستەبەری کار و لە وەزارەتەکەی ئێوە هەموو ئەو مافانێک کە بەڕێستان باستان کرد لە دەستی دەدات؟ نەخێر ئەمە ڕێو شوێنی خۆیە ئەمەژی ڕێو ئەمە ئەگەر مەجال بدەیت ئەگەر مەجالم بدەیت ئەگەر مەجالم بدەیت ئەوەش ڕێو شوێنی خۆی هەیە ئێمە لە هەموو پارێزگاکان دادگای کارمان هەیە وەرەسەکان دەتوانن لە دادگار کاس کالا بکەن و هەر کاتێک کە توانڕ ئیسپات بکرێت فعلەن ئەم کرێکارە کاری کردووە لەم پرۆژە و ئەم خاوەنکارە زوڵمی لێ کردە و مافی پێشێل کردووە ئەوە من دڵنیام لەوەی کە دادوەرەکان لە مەسلحەتی کرێکارەکە بڕیار ئەدەن و ئێمە بڕیارەکە جێبێژیەکەن باش دەستخۆش کاک شێرزاد داتا من بە داتا پێڵم ژماری ئەوە داتای وەزارەتی کارە 1940 کرێکار لە هەرێمی کوردستان هەیە بەپێی ئەو ئاماری خۆیان بڵاویان کردوەوە لە 2021 تەسەورەکەی چەند کەس سوودی لە ئەو یاساخانە نشینیە وەرگرت بێت لە 1940 کەس تەنها 206 کەس باسی ئەم ساڵکە بەڵێ ئەمە 206 کەس تاوەکو 2021 ئەمە جەناتەڵی بەسەد لە 22 ئەوە چووە 500 ئەوە چووە 1000 لە 1940 کەیسە دەستی کار هەیە 1924 تریشمان تێپەڕ کردو ئەوانی کە شەلوشید بوونە با بڵێن وێران بوونە مردوونە ئەمە لێرە کاگنەزمی یەک شتێکی زۆر بەڕاستی جوانە لێرەیە ئێمە ئیشی لەسەر بکەین ئەڵێ یەک راپۆرت بەرز نەکراوەتەوە چێکەم تەرخەمە یەک راپۆرت لەسەر یەک کرێکار بەرز نەکراوە تەسەور ئەەکەی لە ناوەندەکانی تەندروستیە بەبێ ئەوەی دەستکێشکەی بەبێ ئەوەی سەدریە و ئەمانی خۆت بپارێزی ڕێگەت نادن بچی ئیشکەی ئەی بۆ ڕێگە ئەدەن بە کرێکارێک ڕاشکاو بین ئەی بۆ لە ناوەندەکانی ترە بۆ لە ناوەندەکانی ترا ڕێگە ئەدرێ لە ناوەندی پیشەسازیە لە ناوەندی بیناسازیە لە ناوەندەکانی ترا بۆ ڕێگە ئەدرێت کرێکار سەلامی میهەنی بۆ نەپارێزری و کار بکات ئەمە یەک دوو ئەگەر بڕۆی هەموو وڵاتانی ئەوروپی کە زۆر خەڵک خەونی پێوا بینێ بچێ لەوێ تەنها یەک شتی بەسیتە جیاوازیەکەی لەگەڵێرەیە ئەوش ئیشی ڕەش و سپیە لەوێ بەو ئیشانە وترێ ڕەش بەو ئیشەی کە زمانی ئیسیماعی هەیە و زمانی سەلامی میهەنی هەیە و دواتریش ئەبێتە خانەنشینی پێوترە ئیشی سپی کەواتەم هەرێمەی ئێمە لە قەیرانی ئیشی ڕەشایە یعنی ئەمە بێ ئەمە وازەح بین بڕاشکاو بین وەزارەتی کار ئەو کارانی کە بەڕێز کاک چالاک باسی کرد کەواتە هەموو ئێسێتە زمانی ئیشی ڕەشەوە کاگنەزمی ئەڵێ بێ بیچەسپێنێ بیسەلمێنێ کە خاوەنکارەکەی زۆڵمی لێ کردووە ئێمە بچێتە بابی عقینە یاسای سزادانی عراقیەوە پرسیاری ئەوم کرد کە بوون منە کرێکارێکە تۆماری کاگنەزمی باسی لەوە کرد دەکرێت دواتر سکاڵا بکرێت لە سکاڵا هەراساییە خێزانی هیچ خێزانێکی کرێکاران بوون کە پێشتر ڕۆڵەکان لە دەستدا بێ یاخود پەکەوتە ببێ
ئەم هۆشیاریان هەبوو بچن سکاڵا لەسەر خاوەن کرێکار ئەمەندە مەزلومە لە وڵاتی ئێمەیە دەستی خاوەن کارەکە ماچ ئەک بەس بیبا بۆ کرێکاری نەک ئەوەی دوای پسێ سکاڵای لێ بکە ڕەنگە کۆمەڵی نازیش باڕاستکردنێ بکەم ئەو کرێکاری دەستەبەر کرابێ سکاڵا بکە ئەوەی دەستەبەر نەکرابێ بچێت لە ڕووی قانون عقوباتی عراقی و مەگە سکاڵای خۆی بکە قانون عقوباتی عراقیش کراوەیە نەک زوڵمی کرێکارێک زوڵمی هەر کەسێ اینجا ئەمە بەڕاستی ئێستا لە 1970 ئەمە بپێ و داتایانی خۆیان لە 1970 ئەمە داتاکانی خۆیانە یاسای دەستەبەری بەڕێبەراتی دەستەبەری کۆمەڵایەتی 1970 کرێکارانی هەرێمی کوردستان تا ئێستا تۆمار نەکراوە لە دەستەبەری کۆمەڵایەتی باش ئەمە کارەسات نییە کارەساتێکە ڕووی لە هەرێمەکە کردووە کارەساتێکە ئێمە تاکەکانمان هەرزان فرۆش کردووە یعنی تاک لە وڵاتی ئێمە هەرزان فرۆش کراوە تاک لە وڵاتی ئێمە هیچ مافێکی نەپارێزراوە باشە پرسیارەکە ئەڵەن گەنج بۆچی لە وڵاتە ئیش ناکات دەچێتە وڵاتانی تر هیچ کارێکی پێ عیب نییە بەڵام لە وڵاتەکە خۆی ناوێت کار بکە ئەمە بەشێک نییە لە هۆکارەکە تەنها زمانە یعنی تەنها زمانە جیاوازی ئەکا لە نێوان وڵاتێکی پێشکەوتو لەگەڵ وڵاتێکی دواکەوتو وە کاک چالاک فەرمووی لە سەرەتای قسەکانیشە ئێمە بەکار پێشەکەوین ئێمە بە پرۆژەی وەبەرهێنان پێشەکەوین ئەو پرۆژەی وەبەرهێنان لەسەر شانی چیەیە لەسەر شانی کرێکارە ئەی چ مافێکمان بۆم کرێکارانە دابین کردووە باشە دەستخۆش کاک ئەم بابەتانی کە لە لای ئێمە هەیە بۆ سەلامەتی کرێکارە لە کاتی کارکردن دیارە هەرێکێکیان بۆ خۆی ڕەنگە لە ڕووداوێک بیپارێزێ بەڵام باس لەواکرێ بە تایبەت خاوەنکارەکان ئاماژە بەواکەن کە هەموو ئەم شتانە بۆ کرێکار ئامادە کراوە و دەستەبەر کراوە بەڵام کرێکار خۆی کەم تەرخەمە لەوەی کە ئەم شتانە بەکاربێنێ چاودێری ئێوە لەم بارەیەوە چۆنە وەڵام من ڕوونکردنەوەیەک لەسەر ئەو بابەتە ئادەم باشە مەسەلەی دەستەبەرکردنی کرێکار من پێشتریش کە دەرفەتەدام باسم کردم با ئێمە ئەم قەزیانە لە یەک جیا بکەینەوە یعنی ئەو کرێکارانی یاسا نەیانگرێتەوە کرێکاری بیناسیزن ڕوزۆترین ڕووداوی گیان لە دەستدان و برینداربوون ئەوانن کە کرێکاری بیناسازین ئەوانی لە کارگەکانە تووشی ڕووداوە بن تا حدێک تۆزێک باشترە ینی ئەهوەنترە قەزەکان ئەتوانین بەپی یاساکان تەعاملیان لەگەڵا بکەین بەڵام ئەوانی لە دەرەوەی ئەوە لە بیناسازیە گیان لە دەستدەن ناتوانین ئەبێ بچن بە ڕێکاری قانونی مەدەنیەوەی کە هەموو کەسێک وشیارە لەوەی کە ئەچێت لە لای شورتە و لای سەوچوار و لای یاسا داوای خۆی تۆمارەکەیە ئەبێ بێتە لای ئێمە دەستنووسێک سکاڵا بکە خۆی خاوەن کەسەکە باوکی دایکی خێزانی بێ لای ئێمە سکاڵا بکە ئێمە دوو پارێزەری خۆبەخشمانەی خینە خزمەتی ئەم خانەوادە کاتە سکاڵاکە دەبێتە سکاڵایەکی کەسی ینی لە کار بەڵام آخر ئێمە ناتوانین ینی بەپێی یاسا ڕێکخراوە ئێمە لە باتی هیچ کەسێک ناتوانین چین ئەوە داواکاری گشتیەتوانێت ئەگەر کەسێک بێت لای ئێمە سکاڵا تۆمارکە ئەگەر دەستەبەریشی بۆ نەکرابێ ئێمە لیژنەکانمان و پارێزەرەکەمان کە لە لقی سلەیمانی سندیکای کرێکاران دوو پارێزەری خۆبەخشمانەیە تام دقی لەگەڵ جەناب تا قساکەم سەدان کەسمان لە دادگای کارە جا هەندێکیمان بردوێتەوە هەندێکی ئێستا ماوە هەندێکیمان دۆڕاندووە بە هۆکاری جۆرا و جۆر کە کەسەکان شمولی دەستەبەر نەکراون لە ڕووداوی بیناسازیە جانان دەستداوە باش ئەم بابەتە ئەمەی کە کاک دکتۆرە لێم من ئامارێکتان بۆ خوێنمەوە سەردانکردنی لیژنەکانی پشکنین بۆ ئەم ساڵ مانگینۆ 345 سەردانیان کردووە ئەم مانگینۆی ئەم ساڵ باشە ئەو کرێکارانی لە ماوەی ئەم ساڵە کرێکاری خۆماڵی کە شمولی دەستەبەر کراون 44875 کرێکارە 3273 کرێکاری بیانیشە کۆی داهاتی مانگی نوۆی بەڕێوەراتی دەستەبەری کۆمەڵاتی 5 ملیار و 470 ملیۆن و 672,400 دینار ئەو پارێسێتە چۆ ئیجازە خۆی گرفتاخنا بۆ تەواوەکەم لە بەرامبەر ئەمەیە لە ماوەی ئەم ساڵە لە سنووری سلەیمانی 181 کرێکاری خۆماڵی پاری دەستەبەری وەرگرتوێتەوە 16 کرێکاری بیانی پاری دەستەبەری وەرگرتوێتەوە ژماری ئەو کرێکارانی خانەنشین کراون 4 کرێکارن سێری ئەم حەدەسەکە ئێمە یاساکەمانی وەزارەتەکەمانی ڕێنمایەکەمانی هەموو ئەم شتانەمانی ئەڵی نەبێت کرێکار خۆی دەستەبەر کرد بێ بەڵام لە بەرامبەر ئەمەیە منتیقی تایە تۆ 44,000 کرێکارە هەبێ بەڵام 4 کرێکار لە ماوەی ساڵەکە خانەنشینی بۆ کرابێ ئەم منتیقە سێری ئەم داتانەکەن ئەبێ جەنابی کاگنزمی کە کاگنزمی خۆشببختانە من لە نزیکەوە تەعامل لەگە پیاوێکی زۆر شارەزا و قانونیە لەسەر و ئەویشەوە هەمان شارەزان کە ئەتوانن بە پرۆژێکی باشەوە بێنە مەدان بە هاوکاری ئێمە و کاک دکتۆر و ڕاگەیانەکان وانە بتوانین چارەسەریم گرفتە بکەین ئەگەر ڕێگایان پێ بدرێت ئەمانە ئەو کێشانن کە
خەڵک متمانی بە دەستەبەری زۆر کۆمەڵایەتی باشە نەماوە تێگەشتین لە گرفتەکان بەڕاستی من پرسیاری ئەو شتانم کرد کاک ئەمە کە لێرە وەڵام بدامەوە دەست خۆش بێ بۆکو باسمان کرد لە مادەی 108 و لە مادەی 108 تا 113 یاسای کاری عێراقی هەفتاویەکی ساڵی 1970 باسی ئەم سەلامەتی پیشەیەەکە ئەمانە پێویستە کاتێ وەبەرهێنان ئەچێ پرۆژێک تەقدیمەکە لە وەبەرهێنان یەکە لە مەرجەکانی گرێبەستی کار لەگەڵیانە ئەوەیە مەرجی سەلامەتی پیشەیی لە یەکە لە بڕگەکانی گرێبەستەکە هەبێ بڵێ بۆ کرێکاری دابینکە کە ئەمەی بۆ دابین کرە بە لایحەیە گەڵواسێ لە شوێنەکەی خۆیان کرێکار وشیار کاتەوە لەوەی کە بە نمونە ئەم دەستکێشە چۆن بەکارێنێ ئەم کڵاوە چۆن بەکارێنێ ئەم قایش خۆبەستنەوەی چۆن بەکارێنێ ئەو پێڵاوانی کە لە پێیەکا کە ئەبێتە هۆی ئیسا ئەو کرێکاری قاچی ئاوی لێ هاتووە گەر ئەو کرێکاری ئەو پێڵاوی سەلامەتی لە پێ بواە ڕەنگە نەگەشتاتەوەی قاچی لە دەستدا ڕەنگە بریندارێکی سوچی هەبواە یا ئەگەر ئەو شوێنی کە ئەو لیکەوتە خوارەوە پشتێنی سەلامەتی ببەستایە ڕەنگە تووشێ ڕووداوە نەبووە بۆی ئەمە خاوەنکار بەرپرسیار چۆنها کرێکارە بینین هیچ کەم لەمانی بەڵێ ئەمە بەپی یاسا بەپی هەموو ئەم ڕێنمایانی ئیسا من خسمە بەردەسی جەنابتان هەموو ئەمانەی کراوە ئەمە هی سندیکای کرێکارانە ئەمە هاوبەشن لەگەڵ وەزارە دەمەی وەزارەتی کاراوی تەندروستی سلەیمانیە ئێمە بە هەموو ئەمانە ڕۆژانە خاوەنکارەکان وشیارەکەینەوە کە ئەبێ پێداویستی سەلامەتی دابینکەی لا حێگەڵ واسی لە شوێنی کارە بە کرێکار بڵێ ئەمە بێ ئاوم شێوە بەکاربێنی وەزائیدەن ئەبێ خولی وشیاری بۆ کرێکارەکان کات و ئەبێ خاوەنکار تیمێکی هەبێ لە یاساکەی هاتووە ئەبێ خاوەنکار تیمێکی هەبێ بە کرێکار بڵێ ئەم مەسایلانە چۆن بەکارێنی جا سێری کە خاوەنکار بۆ نایکات ئیجازە بە خاوەنکار ئەمانە تێچووی هەیە و وشیارکردنەوەی کرێکار تێچووی هەیە و کە کاتێک ئەمەی کردو و کرێکاری وشیار کردەوە کرێکار ئەچێت لای دەستە بەرنای خۆی تۆمارەکە جا کارگەمانەیە لەم شاریا 100 کرێکاریە 500 کرێکاری تایە سەتی ئەگەر 500 تیاابێ 250 خۆی خانەنشین کردو و خاوەنکارەکە ناویاوەتێ چکە بۆ ئەوە بەرهێنەکە خاتون سێریکە ئەبێ وەزارەت و ئێمە و جەنابی کاکتوبە هەمومان بزانین خاوەنکار وە بەرهێنەکە دایما ئەو بەڕێزانە ئەو خاوەنکارە بەڕێزە خۆشەویستانی لەم شاریاوە بەرهێنانەکەن چکە هەمومان پێیوەستین بێکەوە خۆیانە دزنەوە لە بوونی خەرامە و زەری باشە زۆر باشە کەواتە کاک نەزمی ئەو شتانی کە لە بەردەستبینی تا چەند ئێوە گرنگیتان بەم بابەتە داوە لەگەڵ خاوەنکارەکاندا ئەگەر ئیجازەم پێ بدەن ئەگەر ئیجازەم بدەن بەرز باندێک پێشەوەی ئەم جوابە بدەمەوە ئەو ئامارەیە کە مامۆستا باسی کرد 724,000 کرێکار هەیە لە هەرێمی کوردستان بەسەراحەت من ئەمارەم نەبینیوە ئاگاداری ئەو ئەمارەش نیم کە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی مەسحێکی کردبێتن لەو بابەتە کە ئایا چەند کرێکار لە هەرێمی کوردستان کارەکان ڕێکخراوی دابین کردووە ڕەبتی بە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی ئەمە یەک دوو من بە هەندێک باسی ڕوولی سندیکا بکەم جگە لەو ڕۆڵەی کە لەگەل ئێمە هەیەە بەخۆی سندیکا ئەرکی یا خوتواجبی چییە لەگەل کرێکاران و خاوەنکار ئەی سندیکا ڕۆلی چاودێری کردنی خاوەنکار ناکاتن کە ئایا تا چەند ئەم خاوەنکارە پێشێلی مافی کرێکارەکات بەخۆی ئەمە ڕوولی هەرە سەرەکی سندیکا ئەوەیە دوو ڕوولی سەرەکیە یەک وشارکردنەوەی کرێکارەکان لە مافەکانیان دووەم هەماهەنگیکردن و چاودێریکردنی خاوەنکارەکان لەو ڕادەیە کە تا چەند خاوەنکارەکان پابندن بە جێبەجێکردنی مافەکانی کرێکارەکان بە پێی یاساکان ئەمە یەک ئەوەی ترە من دەمەوێت باسی بکەم بەدەمەی باستم بۆ معلوماتی کاک چالاک ئەو کرێکارانەی کە خاوەنیان نییە یاخود بازێک خەڵکمان هەیە کە هەم کرێکارە و هەم خاوەنکاریشە مارکێتێکی بچووکی هەیە شوێنێکی گشتکەی هەیە کە تێدا کارەکاتن بە سیفەتی خاوەنکار و کرێکار ئەمە لە ڕەشنووسی یاسای خانەنشین جێک بکرایتەوە کە ئێستا لە ئەنجومەنی وەزیرانە
ومێ دەکەن کە بە زووترین کات ڕەوانەی پەرلەمان بکرێت بۆ باشە کاکێ نەزمی کاتم هیچیچ نەماوە ئەگەر زۆر بە کورتی وەڵامی ئەو پرسیارم بیتەوە لەسەر ئەم بابەتانی کە لە لای منە و لەسەر سەلامەتی پیشە ئێوە چیتان کردو تا چەند گرنگیتان پێداوە زۆر بە کورتی بێسپاس دەکەم. لەسەر تەندروستی و سەلامەتی پیشەیی ئێمە ساڵانە زیاتر لە 5,000 پۆستشەر بلاوەکەینەوە لە شوێنی کار و بۆ کرێکاران لەسەر شێوازی خۆپارێزیان لە شوێنی کار و پابندبوونی کرێکار و خاوەنکار بە مەرجەکانی تەندروستی و سەلامەتی پیشەیی. ئەمە جگەلەوەی کە ڕۆژانە لێژنەکانی تەندروستی و سەلامەتی پیشەیی دەراچن بۆ شوێن کارەکان بۆ پابندکردنی خاوەنکارەکان و کرێکارەکان بە ڕێنمایەکانی تەندروستی و سەلامەتی پیشەیی. جگە لەمەش بە ئێستا بە لەگەل ڕێکخراوی کاری نێودەوڵەتی کار ئەەکەین بۆ ئەوەی ئەم شێوازی خۆگەیاندن بە شوێنی کار بۆ پاراستنی کرێکارەکان و ژانی کرێکارەکان بگەینە سیغەیەک کە شێوەیەکی مودێرن یاخود شێوەیەکی زانستی تر بەکار بێنین بۆ ئەوەی بە زووترین کات بگەینە ئەم شوێنە. بەڵێ دەستان خۆش بکاک نەزمی هیچ کاتم نەماوەگەر برادران هاوکاریم کەم تەنها نیو دقا کۆتا قسەتان وەرگرم ببوورە من بەس ئەو پرسیارە ئێمە ئەو داتای بڵاومان کردوین ڕێکخراوی دابین بوو بەڵام ئایا لای وەزارەتی کار هیچ داتایەکەی ئەگەر نییە و نەیان کردوش کەم تەرخەمێکی ترە ئەچێتە سەر لیستی کەم تەرخەمەکانی تری وەزارەتی کار دوو حەزەکەم یەک داتات بۆ ئینکەم ڕێکخراوێکی بەناوی ڕێکخراوی ماڵی هاوکاران لە 1000 ماڵ کە وەکو فەقیر و وەکو هەژار و کەم دەرامەت خواردنی دابش کردو بۆ جەژن تەسەویرەکەی 641 ماڵیان کرێکاری هەژار و کەم دەرامەت بووە. ئەکرێت لەم وڵاتە ڕۆ سوالکردن بڕوا وڵاتە ئەم وڵاتە لە ئاقاری سوالکردنە ئەگەر پرسی سەرجادەکانمان بۆ بە سوال کرد کرێکارەکانمان بۆ بە سوال کرد ئەمە بەداخەوە کارێکە و یەکەم و ئەخیریش وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لی بەرپرسیار. دەستان خۆش بێ زۆر بە کورتی. من ئەمەوێ شتێک بڵێم کاتێ پارەی دەستەبەری کۆمەڵایەتی وەرەگیرێ لە ساحەفەی موچە لە بەرامبەر ئەگەر کرێکارە داوای کۆتایی ڕاژەی خزمی خۆی بکاتەوە حکوومەت لە 9 ئەداتەوە لە 180 بۆ ئەو خزمەت گوزاریانەیە کە ئەبێ پێشکەشیکە کاتی حکومەت ئەم خزمەت گوزاریانە بۆ ئەم داتا و ڕقەمانەی جەنابی کاک نەزمی و وەزارەت و جەنابی کاک دکتۆر بڵاویەکاتەوە ئەمان لی مستەفید نابن ئەوانەی کە دەستەبەر نەکراون چۆنیان خۆیان دەستەمەرکرد ئەنجا خاڵێکی کۆتایی ئێمە سندیکای کرێکاران کە هیچ داهاتێکمان نییە توانیمانە دەستەبەری تەندروستی بۆ کرێکارانی هەڵگری پێناسی ئمە بکەین کە لە ڕێژەکەی لە سا 20 ئەگەر لە هەرێمی کوردستان لە هیچ شوێنێکە ئەمە کرابوو وەرن گلی لێمە بکەن وە بە بەڵگەشەوە خۆتان جەنابی کاک دکتۆر بەیانی توانێت بێ بزانێت کە ئێمە تەندروستی کرێکارانیمان کردووە بە ڕێژەی لە سابیز لە سنووری سلەیمانی. دەستان خۆش بێ چالاکراوە سەرۆکی لقی سلێمانی یەکێتی بەس من کرێکارانی یەک دقم بەس نیو دقه بەس نیو دقه بەڵێ کاک نەزمی سەبارەت بە ئامار بەنسبەت ئامار مامۆستای بەڕێز دەستەی ئاماری هەرێم مکەلەفە اختصاصی خۆیتی کە ئامارەکان و مەسعەکان دەکات بۆ هەموو ئەو بابەتانەی پەیوەنددارن بە هەرێمی کوردستان ئەمە یەک دوو من بەڕاستی بەداخەوە کاک شالاک جەنابەت هانی خاوەنکارەکان و کرێکارەکان ئەدەی کە خۆیان تۆمار نەکەن لە دەستەبەری کۆمەڵایەتی زۆر سوپاس بۆ ئێوە. دەست خۆش نەزمی موسا جێگری بەڕێوەبەری گشتی کار و دەستەبەری کۆمەڵایەتی لە هەولێرەوە لەگەڵمان بوو. سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ ئامادەبوونی ئێوەش سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەرم بوون تا بەرنامەی داهاتوو بە تەوەرێکی نوێ بە ئێوە ئازیز دەگەمەوە شاد و بەختەوەر.